لە ماڵەوە تا مزگەوت تا لای ماوەسە ئاینیەکە فاصلەیەکی زۆرە لەو فاصلە ئەبێ دایک و باوک چاودێری مناڵەکەی بێت بە وردی چاودێری مناڵەکانی بکات با بڵێ کاکە وەڵی من متمانم بە مناڵەکەم هەیە با ئەمە مەسلەوە نیە لە متمانش لە مناڵ بسێنینەوە ئێمە ئەبێ لە دوورەوە چاودێری خودی مناڵەکان بکەین نێڵین نزیکی ئەو کەسانەکەون کە برادری خراپیان هەیە نزیکی ئەو کەسانە کە بنکە لە شوێنەکە کڕین و فرۆشتن بە مادەی هۆشبەرەکرێت یا جاری وایە هەیە مناڵەکەی ئێمە ئەچێتە کاکە کافتریایەک لە کافتریەکانە جاری وایە تووشە بێت جاری وایە لە شوێنەکانی ترا لە شوێن عامەکانە تووشە بێت کەواتە هۆشیارێکی گەورە هەیە لە سەر خودی خێزانەکان لە سەر خودی دایک و باوک کە بزانێت ئەم مناڵە بۆ کوێ ئەڕوات و لەکوێوە فێرە بێت و هاوڕەکانی کێن چونکە من پێشتریشکە باسم کرد مهمترین کەس هاوڕێیە لە ڕێگەی هاوڕێەوە ئینسان فێرە بێت جاری وایە هەیە لە ڕێگەی هاوڕەکەی با کەسێکی تۆزێ دیندار بێت بەڵام ئەوش لە کەسێکی تر خراپتر تەسیراتی لەسەری کردووە ئەمیشتی تووشەکات جاری وایە هەیە کەسێک کە فێری جگەرە خواردن نەبات جاری وایە ئەڵە کاکە تۆ نەفەسێکی لێ بکێشە کوڕە خۆ سەیرانە هیچ شتێکی تیان نییە کەواتە لێرەوە ئەمە معرەزە بەوەی کە ئینسان پەناباتە بەر ئالوودەبوونی مادە هۆشبەرەکان و بەرابات بەر جگەرە خواردن یا بەراباتە بەر مادە کوحولیەکان کە هەر هەمویان لە چوارچەوەی ئەو بابەتان کە حرام کراون کە هەر شتێکی زەرەری بۆ ئینسان هەبوو تە حرامە و خراپە